بەڕێزان سەرۆکایەتی پارلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێزان پارێزگای هەڵەبجە، لایەنە پەیوەنددارەکان لە پارێزگای هەڵەبجە، بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن. سەرەڕای بەردەوامی بەرزبوونەوەی ڕێژەی تونوتیژەکان بەرامبەر با کچان و ژنان، کەمترین سێکتەر و دەستگای خزمەتگوزاری لەم شارە و لە بواری تایبەت با ژنان بوونیان هەیە. ئەوانەش کە هەن زۆرترین کەم و کورتیان تێدایە. سەرەڕای داواکاریەکانمان لە ساڵانی ڕابردوو خستنە ڕووی داخوازیەکانی ژنان، بەڵام نەتوانراوە داخوازیەکانمان بەدی بهێنرێ. ئەوەی ئێمە ئەمانەوێ بپرسین، هەوڵەکانی کردنەوەی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژ با ژنان بەکوێ گەیشت؟ ئایا ئەم شارە پێویستی بەکردنەوەی شوێنێکی پارێزراو نییە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسێکدا؟ لەلایەکی دیکەشەوە ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە کوردستان تا ئێستا نەیانتوانیوە بەپێی پێویست هیچ پرۆژەیەکیان لەم شارە هەبێت و جێگەدەستیان دیار بێت و ئیدی کاتی خۆیەتی لێرەوە گلەیەکانمان ئاراستە بکەین. بۆ جارێکی دیکە ئێمە داوا لە حکوومەتی خۆجێی هەڵەبجاکەین هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ کردنەوەی نووسنگەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان و چونکە ماوەی ساڵێکە بەڵێن بەکردنەوەی ئەم نووسنگەیە دراوە و نەکراوەتەوە. وەک ڕێکخرا و چالاکوانانی مەدەنی وەک چۆن لە ڕابردوودا کارمان کردووە بەردەوامە بین لە داواکاریەکانمان و ماندوو نابین. بۆیە لە هەڵمەتی 16 ڕۆژ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان دووپاتی داواکانمانەکەینەوە و بەڵێنی بەردەوامیە دەین. توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە لە ماوەی 10 مانگی ڕابردوو کارمان کردووە بۆ ئەوەی کەمترین توندوتیژی بەرامبەر ژنان لە سنووری پارێزگاکەمان تۆمار بکرێ و لە ماوەی ئەم 10 مانگەدا 74 دۆسیە لێکۆڵینەوە تۆمار کراوە و سێژن بە ڕووداوی جۆرا و جۆر گیانیان لەدەستدا و مردوون و دوو ژنیش بە ڕووداوی هاتشۆ گیانیان لێدەستداوە. ئەتوانم بڵێم پارێزگای هەڵەبجە لە ڕووی توندوتیژیکردن بەرامبەر بە ژن پارێزگایەکە تا بڵێ ڕێژەی تاوانی بەرامبەر بە ژن کەمە و پارێزگایەکە کە لە هەرێمی کوردستانە جیاواز لە شوێنەکانی تر بایەخی بە ژن داوە و ژن حکومڕان و کاربەدەستی پارێزگاکەن. ژنانی نەخبە و پێشەنگ زۆرن لە شارەکەی ئێمە. یەکدە دۆسیە لە چاو ساڵی پار زیادی کردووە، بەڵام دۆسیەکان شتی ئاساین، یعنی ڕووداوی کوشتنی ژن و ئەوانە لە سنووری پارێزگاکە ئێمە تۆمار نەکراوە.